مۆنی نووسە جێ دەسوشنە پیوەیەکی ئالیکۆریکە زیاتر ژبووی گەنجەوە کچ ژن و ئەفرەت هەر کەسێکی هەبە و حەزە کارکردنی هەبە بەرهەمەکیوی ژبووی خۆ ژبووی کۆمەڵگەیەژی هەبە یا گرنگ کارکردنە بەس یا شوێی گرنگتر هەڵبژاردنە هزرێکێک و کار سەرکی کۆبزانی کۆمەڵگەی پێتوی بچێ نەبچیت شتێکی دووبارەوەکی خدانا شیشتنگە تۆڕمبیلا کوردستان جەماڵخو حەلەبچەیە دێت گەلمەدا بە کوردستان خان هیوای سەرکەوتنان بوو دەخوازیین بە لەوە دەست پێ بکەم هێشتا لە شوشتنگەی سعات 2:08 بۆ هەتا سعات چەند کرایتەوە کراوەیە شوشتنگەتان سڵاو لە ئێوە لە بینەرانی خۆشەویست شوشتنگەکەی ئێمە لە نوێی بەیانیەوە کرێتەوە بۆ 11 شەو تقریبان تا ئەو کاتە کراوە دەبێت زی دەستخۆشی ئەوە یعنی هەتا درەنگانی شەو ئێوە خەریکی ئیشکردن و کارکردنن هەڵبژاردننی بیرروکەی کردنەوەی شوشتنگە چوون بوو ینی کارێکی زەحمەتە بوو بۆ ئافرەت بە تایبەت لە ناو کۆمەڵگەی کوردستانوە نییە بەڵێ بەڵێ من دوای ئەوەی کە خوێندنم تەواو کرد هیچ هەلێکی دامەزراندن نەبوو بۆیە یعنی پێم باش بوو کە بیر بکەمەوە کە شتێکی جیاواز لە هەڵەبجەیا بکەم چونکە عادەتەن ئەگە شتێکی جیاواز نەکەی لە هەلی سەرکەوتنت کەمترە بەس شتەکە کە جیاواز بوو هەر پرۆژەیەک بێت کە بیرت لێ کردەوە بوو بە بیرۆکە بە جوانترین شێوە بیری لێ بکەیتەوە دوای ئەوە اینجا یعنی پلانی بۆ دابنیت و هەوڵی جێبەجێکردنی بدەیت منیش بیرۆکەی ئەم غەسلە تقریبا ماوەی ساڵێکە هەر لە مێشکما بووە بەس بۆم نەڕەخساوەکە دای بنێم ئیتر ئەم ساڵ بە هاوکاری ڕێکخراوی لانەی منداڵانی کوردستان و پشتگیری خێزان و خانەوادەکەم بڕیارمدا کە بیکەمەوە وانیش هاوکارم بوون بۆیە تا ئێرەم هێنا و سەرکەوتوو بوو یعنی ئیشەکە جیاوازبی بۆ ئەوەی ئیش بکەی هەرت دەستکەوی جیاوازیەکەی ئێوە شوشتنگەتان هەموو ژن و ئافرەتە یانی شتی دیکەتان هەیە مەسەڵەن بە ڕێگایەکی تر ئۆتۆمبیل دەشون جوانتر دەشون هەرزانترە وەڵام من خۆم وەکو یەکەم ئافرەت لە شاری هەڵەبجە کە دەستم کردووە بەم کارە ڕاستە ئێستا پیاوان هەن کە غەسلیان داناوە بەس تاکە ئافرەتم لێرە کە غەسلی ئافرەتانم داناوە ئێمە لێرە سێ ئافرەت بەخۆمەوە سێ ئافرەت لێرە ئیشەکەین لەگەڵ کوڕێک وەکو هاوکارێک هەنێ جاریش خێزانەکەم هاوکارمە بێت چکە هەنێ ئیش هەیە بۆ نمونە غەسل کەمێ بارگرانی تێدایە هەنێ ئیش هەیە کە پێچێ بۆ ئافرەت کەمێ قورستر بێ بەڵام ئەوان وەکو هاوکارێک بۆ ئێمە پاپشتێکی گەورن منیش بە پشتیوانی ئەوان تا ئێرە مێناوە سەرکەوتم تێدێ جگە لە ماڵ جگە لە خێزان لە ناو کۆمەڵگا بە تایبەت شاری هەڵەبجەی خۆشەویست زیاتر ڕەخنەتان لێ دەگیرێ یان دەستخۆشی ئەوەی هەتا ئێستا وەڵا سپاس بۆخوا لەو کاتەوەی کە ئفتتاح کراوە ئەوەی ئەیبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە خزم و دۆستان و هاوڕێیان تا ڕادەیەک دەستخۆشی زۆر هەیە بەڵام تر بەشی خۆش هەموو ئیشێک کە دەست پێەکەی هەر ڕەخنەی بەشی خۆی هەیە ئەوچە هەنێگەیە ئەڵێ لە لای هەنێ خەڵگەڵێ ئافرەت و ئیشیان نەوتوە ئافرەت و دەرەوەیان نەوتوە یان ئافرەت و غەسلیان نەوتووە ئەم قسانە هەر ئەکرێ بەزتر شەرتەوەیە تۆ لەسەر بیرۆکەکەی خۆت بەردەوام بیت و سەرکەوتوو بیت و بیسەلمێنی کە جیاوازی نێوان ئافرەت و پیا و لە ئیشکردنان نییە چکە یعنی بە هاوکاری کەسانی کە توانی سەرکەوتوو بی بە هاوکاری کەسانی دی چەند کەست لەگەڵە تۆ خۆت خاوەن پرۆژەی شوشتنگەی بەس چەند ئافرەت و کچی دیکەشت لەگەڵە بەڵێ من خۆم خاوەن پرۆژەکەم بەڵام دوو ئافرەت لەگەڵ مابن ئەتر هەنێکیان شەفت دیێن هەنێکە بە بەردەوام لەگەڵ مابن بەس کوڕێک بە بەردەوام هەر هاوکار ماچکە هەنێ ئیش هەیە پێویستی بەوە ینی بە ئەوی ئێمە زیاتر ئەرگ نەکێشین ئەومان هێناوە وەکو هاوکارێک لەگەڵمانە ئەبێت پلانی داهاتوتان چێت جگە لەو شوشتنگەیە بەتەمان پرۆژەی دیکە بکەنەوە ئافرەتی دیکە استیفادەی لێ وەرگری ئەویش یعنی دەرفەتی کار بۆ ئەوانیش بڕەخسێ بەڵێ ئێستا ڕاستی ئێمە تەنها ئێستا لە ئێستایا بەس بۆ سیارە شوشتنە بەڵام ئینشاءالله یعنی بتوانین جیازی فەرش و قەنەفە ئەو شتانەش هەمووی ئێنین و کاتە زیاتر دەتوانین هەلی کار بڕەخسێنین پرۆژەکە گەورەبوونێکی بەرچاو بەخۆیەوە ئەبینێت زیاتر هەلی کاریژە ڕەخسێنین وتوانین لە جیاتی 3 کەس 5 کەس لەسەری ئیش بکە ئەی ئەوانەی دێنە لای ئێوە بۆ شوشتنی ئۆتۆمبیلەکانیان زیاتر ژنن هاتوکە ژن حەزیان لێ هەر لە ناو ئیشەکەبی و توزانم ئەوانە ئیشەکەیان بۆ دەکەن ژن یانی پیاویش دێ
بەڵێ ڕاستی ئێستا چکە بە حکمیەوەی ئێمە دوو ڕۆژە افتتاحمان کردو ئیشەکە تا ئێستا ئافرەت ڕێژەیەکی کەمە زیاتر هەر پیاوان هات کوێ ئێرەکەن بەستەر ئەوەی کە ئەیبین لە سۆسیال میدیاکان لە کۆمنتوشت هەمووی ئافرەتە داوای ناونیشانوشتی ئێرە ئەکات مادەم دوو ڕۆژە کرایتەوە شوشتنگەتان با لێرە ئەوە بکەم ڕکلامێک بۆ خۆتان بکەن ئەگەر ئێستا بە خەڵک بڵێ وەرن شتێکی سەرنج ڕاکێش بیت چیان پێ دەڵێت چ شتێکی جیاوازتان هەیە جگە لەوەی کە ئێوە ئافرەتن و ئۆتۆمبیل دەشون بەڵێ وەڵا ئیتر خۆی ئینسانتان هەیەتە ئێرە ئیشەکان نبینێ نازانێت ئێمەش خۆی جێگەدەستی ئافرەت لە هەموو ئیشێکا دیارەت ئێستش پاکردنەوەی ئافرەت لەگەڵ پیاوێک بەراوردکەی حتمما جیاوازی تیا ئەبینی چکە ئافرەت ورترە و لە ڕووی پاک و تەمیزیەوە زیاتر گرنگی بەوانە ئەیات لە چاو منیش مەبەستم ئەوەی کوردستان ڕکلامێکی باش بۆ خۆت کە بڵێ ئێمەی ئافرەت ورترین لە خاوێنکردنی شتەکانیان هەر ئیشێکی تربی وەرن بوو لای ئێمە شوشتنی ئۆتۆمبیلەکانتان بە ئێمە بسپێرن ڕکلامێکی وات بۆ ئەوە دەرفەتێکی باشە بەڵێ دەی هەرکەس بێتە ئەم شوێنەی ئێمە ڕێزی تایبەتی لێگرین و بە خێراتنی هەمویانەکەین ڕێزیان لەسەر سەر و لەسەر چاوانە ژن و ئافرەت کچ بەگشتی هەتا برادەرەکانت بە تایبەتی مەسەران ئەوان حەزیان لێ ئیشکەن لە ماڵێ بینە دەرەیان مەسەرەن ئەوەی تو هەستت پێکردووە کرد زیاتر حەزی لەوەیە ئیشی ناو ماڵێ بکە ئیشی ناو فەرمانگە و ناو حکوومەت و ئەوانە بکە بەڵێ وڵا لە ڕاستیدا ئەوەی لە دەور و پشتی منە و هاوڕێمە و ناسیاوە هەمووی بە ئام حەزەکە ئیش بکا بەستر هەریەکە و لە بواری خۆیە هەیە حەزی لە وەرزشە حەزەکە لە بوارەکەی خۆیان وەرزش بکە هەیە حەزی لە ڕەسامیە حەزەکە لە بوارەکەی خۆیان بێ هەریەکی و بوارێکی هەڵبژاردووە مەرج لێ من ئەم غەسلەم هەڵبژاردووە هاوڕێکەشم حەز بەم ئیشەی من بکە بۆ هەیە ئەویش حەز لە ئیشێکی کە بکە لە بوارەکەی خۆیان بێکە خولیایەتی کوردستان پرسیارێکی تایبەت کەم ئەگەر پێت ئاسایی وڵامدەوە ئەگەر پێشت ناخۆش بی وڵام مەدەوە خێزانداری یان نە و لەگەر ئەوەش ئەگەر سبەی یەکێک هاتە داوات و ژیانی هاوسەرگیری پێک بینن لەسەر ئیشی خودت بەردەوام دەبی یان پێی دەڵێ تەواو ئیشی ناکەم و پێکەوە ژیانی خۆمان بەڕێ دەکەم بەڵێ من خێزاندار نیم سەڵتم ئەوەش شتێکە بەپی کات ئەگۆڕێ بەڵام من چکە هەر لە مناڵیەوە حەزم لە ئیشکردن بووە و دەرەوەم هەڵبژاردووە دڵنیاشم ئەوێ کەسێک بێکە لەگەڵ خۆما بگونجێت ئەو کاتە ئەو بڕیارەوە هەر کەسێک بێتە داوات پێڵی ئیشی خۆم دەکەم پێکەوە ژیانی خۆمان بەڕێ دەکەن ئەوە باشترە ینی هاوکاری یەکتر دەکەن ئامۆژگاریەکت لە بوو کچ و ئافرەتانەی دەڵێن ڕێگری هەیە ناتوانین بچینە دەرێ کۆمەڵگا بە چاوێک سیرمان دەکە ناتوانین ئیشکنیان هەتا ماڵەکانمان ڕێگریمان لێ دەکەن چیان پێ دەڵێ بەڵێ ڕاستە لە هەموو ناوچەیەک ئەو شتە بەرباوە بەس ئیتر لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی کە ئەگۆڕێ بە حکمیەوەی هەڵەبجە شوێنێکی بچووک و کۆمەڵایەتیە زیاتر کەم ئەو کێشەیە پێچێ زۆرتر بێ لێرە بەڵام هەر کچێکە بیەوێ دەست پێ بکات سەرەتا پێویستی بە پشگیری خێزانەکەیەتی چکە چنێک خولیا و بەهرەت هەبێ ئەگەر خێزانەکەت پشگیرت نەبێ ڕێگەت نەدا ناتوانانی بەهرەکانت دەکوژن کۆمەڵگەی خۆشمان بە توانج و بەڕەخنا بەجددی بەهرەی هەموو ئەو خوێندکارانەیان کوشتووە کە تەواویان کردو ئەیانەوێ ئیشێکی خۆیاندا بمەزرێن تو چا پێ دەڵێت چی بە کچانە دەڵێ کەم ئەو ڕێگریانە لە لایەکدانین ئیش بکەن وەڵا بن پێیان ئەڵێم هەر خولیایەکیان هەیە سەرەتا لە ڕێگەی خێزانەکەیانەوە دەست پێ بکەن هەر خولیایەک بێت چکە خێزان بەجددی پاڵپشتێکی گەورەیە بۆ هەموو کەس من ئێستا ژەڵێم ئەگەر خێزانەکەم پاڵپشتم نەبووایە بە ئێرە نەئەگەشتم ئەی دەستخۆش کوردستان جەمال خوددانە شوشتنگەوە کوردستانێ ئیش حەلەبچەت گەلمەدا بوون پیڤیا سەرکەفتنی پیڤیا پرۆژەین باشتر ئیشڵۆ داهاتێکی باش بووە بێت گەلێک سپاس بووە